میدیا لە هەرێمی کوردستان جێ خۆشحاڵی ئێستا ئازادیی بە فراوان و ئازادی ڕادەربرن هەرێمی کوردستان وەک چەندان بەڵگەی وەشمانێت چەندان کەناڵی میدیایی و دەستگای میدیاییمانێ لە هەرێمی کوردستان بە ئازادانە کاری میدیایی خۆیان دەکەن و پێویستە لەسەر دەستگا میدیایەکان گرنگی بە ڕۆژنەتەوەی پرسەنەتەوەیەکان بدەن بتوانرێ بەرەوپێش بدرێەوە زیری تازە بە مێژووی کورد و بەو ڕووداوانەیە کە بەسەر گەلی کوردهاتەوە بخاتە ڕووە خاڵێکی گرنگ لەسەر دەستگا میدیایەکان و میدیاکارە بتوانێت بە شێوەیەکی پراکتیشی بتوانێت بنەمایەتیەکانی میدیا لە هەرێمی کوردستان جێبەجێ بکە واز بە پرسیارەت بکە لەبەرەوەی میدیاکار و دەستگا میدیایەکان وێنەری کۆمەلگانە بتوانێت ڕووداوەکان و ئەو زانیارانە هەیە کە بە شێوەیەکی ڕاست و دروست بێبەلایەنی لێرە لەوێ دەبینین میدیاکار هەز بە پرسیارەتی ناکات دەستگا میدیایەکان دوو لە بنەمایەتیەکانی میدیا کاری میدیایی ئەنجام دەنەوەش دەبێتەوە ئەوە کە دەنگدانەوەی گەورە ڕوودەدا ڕنگدانەوە دەبێت بە تایبەت بۆم دوایانە دەبینین زۆرترین هەواڵی کوشتن و ڕوودانی کوشتن لە دەستگا میدیایەکان دەگوازێت و بەبێەوەی هەست بە بەرپرسیارەتی بکرێ کاری میدیای ئەنجام دەمەشت میدیاکار و دەستگا میدیاکان تووشی پرسیینەوە هیوادارین بتوانین میدیاکار و دەستگا میدیایەکان لە چوارچێوەی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان کاری میدیای خۆیان ئەنجام بدەن.